لە کەلارەوە بەڕێز دەکرم ساڵح بەرپرسی لە خیبستودوی پارتی لە گەرمیان لەگەڵمانە لەگەڵی داگفتوگۆکەم سەبارەت بە هەوڵی تیرۆرکردنی وەڕوا هەوڵەکان بۆ تێکدانی سەقامگیری و ئاسایی شەرێمی کوردستان. بەڕێز دەکرم ساڵح ساڵتان لێ بێتۆم کاتتان باش. وەک ئەنجومەنی ئاسایی شەرێمی کوردستان ڕاگەندراوێکی بڵاو کردوێتەوە دەڵێت گروپی پەکەکە لە پشت هەوڵی تیرۆرکردنی بەڕێستانەوەن. پێتان وایە لەم ئانوساتەدا کارێمی کوردستان بەرەو هەڵبژاردنە ڕات پەکەکان پەلامارانە بۆدا؟ سڵاو لە ئێوە و سڵاو لە هەموو بینەرانی کوردستان 24. سەرەتا سپاسی هەموو ئەو خەڵکە دڵسۆزەی کوردستانەکەم کە لە دوو ڕۆژی ڕابردووتا پەرۆژ بوون لە سەلامەتی من و لەو بارودۆخەی کە لە ئەنجامی ئەو کردەوە تیرۆریستی لە بەرامبەر ئێمە ئەنجام درا. ئەڵبەتە پەکەکە ماوەیەکە بووەتە بەڵایەکی گەورە لەسەر هەرێمی کوردستان و بووەتە هۆکاری ئەوەی کە شەڕێکی نەخوازراوە بێنێتە کوردستان هاوکات لە ڕێگەی کردەوە تیرۆریستیەکانیان لە شار و شارۆچکەکان بە سوتاندنی بازاڕ و مۆڵ و شوێنە ئابوووریەکانی کوردستان و دواکاریشیان بە پێی ئەو ڕاگەیاندنەی ئەنجومەنی ئاسایش کە هەوڵدان بوو بۆ تیرۆرکردنی من ئەوەیان یەکلایی کردووە کە پەکەکە لە بزوتنەوەیەکی سیاسی باکووری کوردستانەوە بە تەواوی گۆڕاون بۆ گروپێکی تیرۆریستی کە ئامانجیان تێکدانی ئەجیندای نێرانی هەرێمی کوردستان و تێکدانی ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستانە. ئەگەرنا هەموو لایەکمان ئەزانین گۆڕەپانی خەباتی پەکەکە لەکوێیە و ئەوان گۆڕەپانەکەی خۆیان جێهێشتووە و ئێستا لە هەرێمی کوردستان هەوڵی ئاژاوە و فیتنە و دروستکردنی دووبەرەکی ئەکەن بۆ ئەوەی گومان و دوودڵی و بێمتمانەیی لەسەر سەقامگیری هەرێمی کوردستان بێنە ئاراوە. بەم کرداوانیان پەکەکە ئەوە ئەسەلمێنن کە جگە لە گروپێکی تیرۆریست هیچی تر نین و ئەو کارانەی ئەنجامی ئەدەن مەگەر تەنها خۆیان و سەرانی ئەم گروپە بزانن کە بۆچی و بە چه ئامانجێک ئەنجامی ئەدەن، چونکە ئەم کردەوانەی پەکەکە دوورە لە هەموو دابوونەریتێکی نیشتمانی و کوردانە کە هەرێمی کوردستان تەنها ناوچەی ئازاد و ئارامی هەر چوار پارچەی کوردستانە. پەکەکە ئەوێ لە ڕێگەی تیرۆر و تۆقاندن و سوتاندن و کاری نامرۆڤانەوە خەڵکی کوردستان تووشی دوودڵی و بێمتمانەی و نائارامی بکە. ئەم کردەوانەی پەکەکە جگە لەوەی خزمەت بە ئەجیندای داگیرکەرانی کوردستانەکە خزمەت بە هیچ لایەکی تر ناکات. بەڵێ پێتان وایە ئەم کردەوانە و ئەم پەلامارانەی پەکەکە لە ماوەکانی ڕابردووە تا ئێستا لە سوتاندنی بازاڕ و مۆڵ و پەلاماردان بۆ بژێوی ژیانی خەڵک و ڕەنگیان دێکردەوەی دیکە کە تا ئێستان چەندەرەکانیان ئاشکرا نەبوو بن کە هەر ئەوان بن، ئەمە تا چەند نیگەرانی ناسەقامگیریەک لای هەم لایەنە سیاسیەکان کەسایەتیە سیاسیەکان هەم خەڵکی یاسایی هەرێمی کوردستانیش دروستەکە؟ من پێم وایە ئەم کردەوانەی ئەم دوایانەی پەکەکە بە تایبەتی سوتاندنی مۆڵەکان و بازاڕە گشتیەکان و بازاڕە میلەکان لە هەولێر و لە دوهۆک و لە کەرکووک و ئەو کردەوە تیرۆریستەی کە بە پێی ڕاگەاندنەکەی ئەنجومەنی ئاسایش کە دوێنێ لە بەرامبەر بە ئێمە ئەنجامیاندا ئەوەیان سەلمان ئەو دەنگۆیان هەموو پشتڕاست کردەوە کە بەڕاستی پەکەکە گروپێکی تیرۆریستیە دوورە لە بزوتنەوەیەکی سیاسی نیشتمانی کە پەیوەند بێ بە بزاوی کوردایەتی و لە باکووری کوردستان. ئەلبەتە پەکەکە پەیامی خۆی دەستبەرداری ئەو پەیامە بووە کە لە سەرەتاوە هەڵی گرتووە و پێی وا بووە بۆ ئازادی یان بۆ مافەکانی کورد لە باکووری کوردستان خەباتەکە. پەکەکە باکووری کوردستانی چۆڵ کردووە، هەموو شەڕ و ئاژاوە و کێشەکانی گواستوەوە بۆ هەرێمی کوردستان، لەلایەکەوە پەلکێشی سوپای تورکیا دەکا بۆ ناوچەکانیان بۆ قوڵایی خاکی کوردستان، لەلایەکەوە هەوڵی تێکدانی ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان
لە ڕێگەی تۆقاندن و تیرۆر و سوتاندن و کردەوەی نامرۆڤانە ئەدا. ئەم کردەوانەی پەکەکە پێناسەی حەقیقی پەکەکەی بۆ هەموو لایەک و بۆ دنیا و بۆ کۆمەڵگەی کوردستانیش بەگشتی ڕوون کردەوە، چونکە ئەوەی پەکەکە ئەنجامی ئەدا جگە لە کاری گروپی تیرۆریستی و تێکدەر کاری هیچ بزوتنەوەیەکی سیاسی نییە و ئامانجی پەکەکە لەم کردەوانە جگە لە خزمەتکردنی ئەجندای داگیرکەران و تێکدانی ئارامی کوردستان هیچی تر نییە. بەڕاستی ئەوەی پەکەکە ئەنجامێدا یان ئەوەی پەکەکە ئەیکات کارێکی قێزەون و دوور لە مرۆڤایەتیە و من پێم وایە ئەنجامەکەیشی باجی گەورەیە کە بەداخەوە ئەمانە هەدەیان و سەدان و هەزاران گەنجی کوردیان فریوداوە و بۆ مەرامی تایبەتی خۆیان بەکاریان هێنن و ئەیانکەنە قوربانی شەڕێک کە نە ئامانجەکەی دیارە و نە ئەزانرێ بۆ خزمەتی چ داگیرکەرێ یان بۆ چ ئەجندایەک ئەم کردەوە قێزەونانە ئەنجامەدەن. بەڵێ بەڕاستەکرم پێتان وایە پەکەکە لەم پەلامارانەی ئەیدا تا چەند ئامانجی ئەوەشە کە ململانێ لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دروست بکە وایان لێ بکە متمانەیان بە یەک نەمێنێ. بێگومان هەوڵەکانی پەکەکە بەو ئاراستەیە کە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لایەنەکانی بەشدار لە حکومەت جۆرێک لە بێمتمانەییان لە بەرامبەر یەکتر دروست بێ بۆ ئەوەی بەچاوی گومانەوە سەیری یەکتر بکەن و ئەو کەشە بە ئاراستەیەک ببن کە ببێتە هۆی دووبەرەکی و تێکدان و کێشە لە هەرێمی کوردستان. خۆشبەختانە ئاشکرابوونی ئەو کردەوە تیرۆریستانەی ئەو کردەوە تیرۆریستیانەی کە ئەنجامیان داوە فاکتەرێکە بۆ ئەوەی هەموو لایەنەکانی کوردستان ئاگدار بن و وشیار بن ئەو کردەوانەی پەکەکە ئەنجامی ئەدا جگە لە تێکدانی نائارامی و ئاسایش و سەقامگیری کوردستان و دروستکردنی دوڵەڕاوکیە و بێمتمانەیی لە نێو خەڵکو و لە نێو لایەنە سیاسیەکان هیچ شتێکی تری لە پشتەوە نییە. بۆیە ئەوەی پەکەکە ئەنجامی ئەدا بێگومان ئەوان ئامانجی سیاسیان هەیە کە تێکدانی نێوان لایەنەکانی هەرێمی کوردستانە، بەڵام هاوکات خۆشبەختانە کردەوەکانیان بە زووی ئاشکرا ئەبن و ئاشکرابوونی کردەوەکانیان وا دەکاتە کە خەڵکی کوردستان هەنگاوی وشیارانەتر بنێ، لایەنە سیاسەکان وشیارانەتر مامەڵە بکەن و لە مەترسیەکانی پەکەکە لە کوردستان تێبگەن بۆ ئەوەی هیچ لایەنێک نەبێتە ئەو هۆکاری ئەوەی داڵدەیان بدا یان بیان پارێزێ، چونکە سەرئەنجامی ئەوەی هەر لایەنێک هاوکاری ئەم گروپانە بێ بێگومان ئەویش بەشێکە بێ لەو کردەوە نامردانەی کە ئەنجامی ئەدەن یا نامرۆڤانەی کە ئەنجامی ئەدەن. بۆیە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان، دام و دەستگاکانی هەرێمی کوردستان، حکومەتی هەرێمی کوردستان دەبێت زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەم پێشهاتە نوێیانە بکەن، چ لە سوتاندنی دام و دەستگاکان یا بازاڕەکان یان زیانگەیاندن بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان، چرکردەوەی تیرۆریستی لە هەوڵدان بۆ تیرۆرکردنی کادرانی پارتی دیموکراتی کوردستان لە هەموو ناوچەکانی کوردستان بە تایبەتی لە دەڤەری سلێمانی و ئەم ناوچانە کە تا هەندێکی زۆر لەم ناوچانە جۆرێک لە هەڵسوکەوت و جموجوڵیان هەیە. ئەمە وا دەکاتە کە جۆرێک لە ترس و دڵە ڕاوکێ لە لای خەڵکی ناوچەکە دروست بکە. بۆیە ئەرکی دام و دەستگا ئەمنیەکانی ئەم ناوچانەیە، ئاسایشی ئەم ناوچانەیە بە پرپرسیارەتیوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکە و لەوە دڵنیابن ئەوەی ئەنجامی ئەدەن هیچ خزمەتێک نییە بە هیچ لایەنێک، بەڵکو ئەمە هۆکاری بڵاوکردنەوەی ترس و دڵە ڕاوکە و دڵێ ڕاوکێ و بێمتمانەیە لە ناو خەڵکو و لە نێوان لایەنە سیاسیەکانیش. بەڵێ هەروەکو لە ڕاگەاندراوکەی ئەنجومەنی یاسایی هەرێمی کوردستاندا تۆ بەڕێزەکەم دەڵێت ئەم گروپە جگە لەو کردوانەی لە ماوەی ڕابردوو کردویانەتە بوون تا ئەمڕازێک بۆ بازرگانیکردن و هەروەها بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر لەو شوێنانەی کە دەتوانن خۆیانی پێ بگێن و کاری تێدا بکەن. ئەمە تا چەند لە ڕووی نێودەوڵەتی و هەرێمیەوە زیانیشیەوە نییە تەنها زیانەکەی بۆ هەرێمی کوردستان بێت. ئەلبەتە هەر بزوتنەوەیەکی سیاسی کاتێک لە ئامانجی سیاسی خۆی لا ئەدا و
بۆ مەرامی بەدەستێنانی پارە و سەرمایە کاری حزبی و سیاسی خۆی بەکاردێنێ ئەبێتە مەترسی لەسەر کۆی پرۆسەی سیاسی و کۆی دانیشتوانی ئەو دەڤەرانە. ئەلبەتە ئەم جۆرە کردەوانە چ کاری قاچاقچێتی مادەی هۆشبەر بێ چ کاری تیرۆریستی بێ لە ئاستی نێودەوڵەتی ئەم گروپانە گرۆپی بێزراون و لە ئاستی نێودەوڵەتی کار بۆ نەهێشتنیانەکرێ و هەر ئەوەی شەپەکەکە ئێستا ڕوبەڕووی کۆمەڵێ دەرئەنجامی مەترسیدار بووەتەوە. بۆیە پەکەکە پێویستە زۆر بە خێرایی بە سیاسەتی هەڵەی خۆیدا بچێتەوە. ئەگەر نا لەسەر ئەو سیاسەتە چەوتە بەردەوام بن بێگومان ئایندەی سیاسیان لە تاریکە و ڕۆژگارێکی ڕەش چاوەڕێیانەکە. بەڵێ هەر لەبارەی پەلامارەکانی پەکەکە پێتان وایە ئەمە تا چەند پەکەکە بە بەرنامە و پلان ئەماکات؟ ئەمە نییە بە شێوکی عەشوایی هەوڵ بدە بەرپرسێکی حیزبی بکاتە ئامانجیان کەسێکیان بەجیا بەبێ بەرنامە و پلان بچێت پەلاماری شوێنە بدای بیسووتێنێ. پێتان وایە ئەمە پەکەکە بەرنامە و پلانی ئەمەیە ڕێک بەرامبەر هەرێمی کوردستان؟ دەرئەنجامی ئەو کردەوانەی کە تا ئێستا ئاشکرا بوون ئەوە دەردەخەن ئەم بەرنامایە ئەم پلانە بە پێی ئەجندایە یان بە پێی بەرنمەیەکی دیاڕێژرا و ئەنجامەدرێ و بە پێی ئەو دانپێنانەی کە لە گروپەکەیان کە لە سوتاندنی بازاڕەکان بە ئاشکرا دەری دەخا کە پەکەکە ڕاهێنانی پێکردوون کەرەستەی بۆ دابین کردوون و ئەو کەرەستەی لە بەکار هات لە دوێنێ لە تەقاندنەوەی ئێمە لە ئۆتۆمبیلەکەماندا ئەوە جگە لە ڕێکخراوێکی تیرۆریستی ئاسان نییە دروستکردنی و بەکارهێنانی. بۆیە هەموو ئەم کردەوانە ئەوە دەردەخا کە پێشوەخت لەلایەن ئەم گروپانەوە ئامادەکاری بۆ ئەم کردەوانە ئەکرێ و دەرئەنجامی ئەم کردەوانەیش ئەوەیە کە بە چاوی خۆمان ئەبینین چگە لە زیانگەیاندن بە هاوڵاتیانی کوردستان و ژێرخانی ئابووری و بڵاوکردنەوەی ترس و دڵەڕاوکیە و کردەوەی نامرۆڤانە هیچ شتێکی تر نییە. بەڵێ بەڕێز ئەکرەم ساڵح بەرپرسی لەقی 22 پارتی لە گەرمیان لە کەلارەوە لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ کاتێ بە ئێمەتاندا.